هاوسەرەکانی گشتی هەدەپە نامەیەکی پیرۆزباییان ئاراستەی ڕێخستنەکانی هێزە شۆڕژگێڕەکانی کۆڵەمبیا و سەرۆکی ئەو وڵاتە کرد دوێنێ ژناوی ڕێخستنەکانی فارک لە لیستی تیرۆری یەکێتی ئەوروپادا دەرهێنرا. پاژەوەی دوێنێ پەیمانی ئاشتی لە نێوان سەرۆکی کۆڵەمبیا و ڕێخستنەکانی هێزە شۆڕژگێڕەکانی کۆڵەمبیا فارک واژۆ کرا هەرێک لە هاوسەرەکانی گشتی هەدەپە فیگەن یوکسەکداخ و سەلاحەدین دەمیرتاژ نامەیەکیان ئاراستەی ڕێخستنەکانی فارک و سەرۆکی کۆڵەمبیا کرد لە نامەکەیاندا ڕاگەیاندنی ئاشتیان لە کۆڵەمبیا پیرۆز کرد و ڕایانگەیاندووە وەکو پارتێکی سیاسی هەمیشەیی لەگەڵ گفتوگۆی ئاشتیانەداین و ئەو هەنگاوەی کۆڵەمبیایش هێزیان پێدەدات ڕایشان گەیاندووە بە هیواین شەڕی 32 ساڵەی کوردستانیش کۆتایی پێبێت و بە گفتوگۆی ئاشتیانە پرسەکانی تورکیا و باکووری کوردستان چارەسەر بکرێن، هەروەها بە هیواین کە ئاشتی و ئارامی جێگەی شەڕ و مردن بگرێتەوە لە تەواوی دنیادا. لەلایەکی تریشەوە دوێنێ ناوی ڕێخستنەکانی هێزە شۆڕژگێڕەکانی کۆڵەمبیا فارک لە لیستی تیرۆری یەکێتی ئەوروپا دەرهێنرا و چیتر وەکو پارتێکی سیاسی و مەدەنی دەبینرێ.